هەڵبژارنی سەرۆکایەتی میسر پرۆسەیەک کە ناونیشانەکەی بریتیە لەوەی هەر لە سەرەتاوە ئەنجامەکەی یەکلاییە. عەبدولفەتاح سیسی ئەکتەری سەرەکی کودەتای تەموزی 2013 بۆ جاری سێم و تا 2030 دەبێتەوە سەرۆکی وڵاتەی بەدەست قەیرانگەلی گەورەی سیاسی، ئابووری و ئەمنیەوە دەناڵێنێت. چەند ڕۆژێک بەر لە بەڕێوەچوونی هەڵبژارنی سەرۆکایەتی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی نووسی بووی سەبارەت بە میسرەکان کە سەرقاڵن بە ڕۆژانی ڕووداوەکانی کەرتی غەزەوە تاکە ئاماژەی نزیکبوونەوەی هەڵبژاردن وێنە و پۆستەرەکانی سیسین کە لە هەر کون و قوژبنێکی وڵاتە لەبەر چاودان. لەم خولەی هەڵبژارنی سەرۆکایەتی میسر 33 پاڵێوراوی دیکە هەن، بەڵام سیسی کە وەک ڕۆژنامە بەریتانیەکە نووسیوێتی 10 ساڵی ڕابردووی بۆ پاکردنەوەی وڵاتەکەی لە هەر کەس و دەستگایەک کە بچووکترین دەنگی نای ئۆپۆزیسیۆنی هەبێت بەکار هێناوە. هەڵبژاردنەکە هەر لە زۆ یەکلا بۆتەوە بێ ئەوەی پێویستی بە خۆماندووکردن و بانگەشەی سەرکردایەتی و بنکردایەتی پارتی نووری سەلەفی هاوپەیمانیشی هەبێت. بيان من حزب النور بشأن انتخابات الرئاسة 2024. فقد عقد حزب النور عددا من اللقاءات التشاورية. پارتی نووری سەلەفی کە لە کۆتایی شۆڕشی 25 یانواری 2011 دروست بوو لە کودەتای 2013 سوپا بەسەر محەممەد مورسیدا لە پشتی عەبدولفەتاح سیسی وەستا. دواتریش لە هەڵبژارنی 2014 و 2018 و لەم خولەشدا پشتیوانی بۆ سیسی دووپات کردەوە. النهارده بدأت الانتخابات الرئاسية 2024. الانتخابات بدأ بصورة جيدة، صورة يعني إن شاء الله لو استمرت على كده لحد 3 أيام هتبقى إن شاء الله. ڕۆژی یەکەمی هەڵبژارنی سەرۆکی پارتەکە لە گرتەیەکی ڤیدۆی داهانی ئەندام و لایەنگرانی بۆ بەشداری لە پرۆسەکەدا دەدات. رصد تحضير الكل في انتظار. محەممەد ئەنوەر سادات کەسایەتی ئۆپۆزیسیۆنی میسری و برازای ئەنوەر سادات سەرۆکی کۆچکردووی وڵاتە دەڵێت دەمێک هەڵبژاردن تەواو بووە، ئەوەی ئێستا بەڕێوە دەچێت تەنە ئاست و ڕێژەی بەشداری دەنگدەرانە. محەممەد ئەنوەر سادات دەژڵێت ڕاستە 3 پاڵێوراوی دیکە هەن، بەڵام بوونی ئەوان تەنها بۆ ئەوەیە دوجار وێنە گشتێکە جوان دەربخەن. هەڵبژارنی سەرۆکایەتی میسر لە کاتێکدا بەڕێوە دەچێت ئەو وڵاتە بە یەکێک لە خراپترین قەیرانە داراییەکانی لە مێژووی خۆیدا تێدەپەڕێنێت. تێگەڕای گشتی هەڵاوسان ئاستی پێوانەی بۆ نزیکەی 140 تۆمار کردووە، بەهای جوونەی تەواو پاشەکشەی کردووە و قەرزی دەرەکیشی تا دێت بەرزتر دەبێتەوە. هەموو ئەمانە وای کردووە سەیەکی دانیشتوانی میسر واتە 35 ملیۆن هاوڵاتی لەژێر هێڵی هەژاریەوە بژین. بە کورتی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی وێنە بچوو کراوەکەی دۆخی دارایی میسر وا لێک دەداتەوە کە خەڵک بۆ فریاکەوتنیان بە ژیان سیاسەتی سک هەڵگوشینی تون پەیڕەو دەکەن، ڕژێمیش خەرجی گەورە و زەبەلەح لە پرۆژە گەورەکانی وەک پایتەختی نوێدا خەرج دەکات. لە کۆتاییشدا تیمۆسی گڵداس شارەزای بواری ئابووری سیاسی میسر دەڵێت ئەگەر سەرنج بدەین دۆخی میسر دوای 10 ساڵی ڕابردووی ژێر دەسەڵاتی سیسی بەکوێ گەیشتووە. زەحمەتە لەوە تێبگەین کەسانێک و خودی سیسیش پێیان وا بێت دۆخەکە باشتر دەبێت ئەگەر 6 ساڵی دیکە لە دەسەڵاتدا بمێنێتەوە.